ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە وەرزی تەشریعی بۆ ماوەی 30 ڕۆژ درێژ بکرێتەوە با دەرجەستکاتەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستان بە بەیانێک کۆتایی خولی بەهارەی پەرلەمانی ڕاگەیاند. ئەمەش لە کاتێکدایە لە دەستپێکی خولی بەهارەی ئەمساڵدا تاکو و کۆتایی وەرزی یاسادانان پەرلەمانی کوردستان تەنها 18 دانیشتنی ئاسایی ئەنجام داوە لە کاتێکدا بە پێی پێڕەوی ناوەخۆ پێویست بوو پەرلەمان زیاد لە 20 دانیشتنی ئەنجام بدایە. مەبەستمانە ئەو پرۆژە و پێشنیازە یاسایانی کە ئامادەکراون لەم خولا لەم وەرزە ئامادەکراون ئێمە ئەمڕۆ وەرزەکە درێژ بکەینەوە بۆی بتوانین تەواویان بکەین. هەرچەندە پشووی بەهارەی پەرلەمان دەبوایە لە مانجی تەمووز و مانجی ئاب بووایە، بەڵام پێشتر دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ماوەی مانجێک وەرزی یاسادانانی درێژ کردەوە. درێژکردنەوەی وەرزی یاسادانانیش بۆ چەند مەبەستێک بوو کە بریتی بوون لە کۆبوونەوەیەکی تایبەت دەربارەی مامۆستایانی وانەبێژ و یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان و فەرمانبەرانی گرێبەست. بەڵام پەرلەمانی کوردستان لەو ماوەیەدا دانیشتنی تایبەت سەبارەت بە هیچ کام لەم پرسانە ئەنجام نەداوە. ئێمە ئاماژەمان بۆ کرد کە ئەو مانگە بەرنامە چ دەبێ، ینی دەستەی سەرۆکایەتی بەرنامی چ دەبێ بۆ درێژی دەکاتەوە. ئەگەر ئامانجێک هەبێ یاخود ئەو بابەتانی ڕاستەخۆ پێیوەستن بە خەڵکەوە بۆی وەرزی بۆ درێژکەیەوە، ئەوە ئێمە دوو مانگەکەی پشوش هەمووی با لە خزمەتی ئەو پرسانە بێ کە لە خزمەتی خەڵکن و لەوێ بەڵێنیدا کە پرسی لێبڕینی موچە بخرێتە بەرنامەی کار و هەروەها پرسی کەرتی پەروەردە بە تایبەت گرێبەستەکان وانە بێژان یەکەم و دووەم و سێمەکان یاخود دەرچوانی دانەمەزراو ئەوانە بخرێنە بەرنامەی کار بە ئامادەبوونی لایانی پەیوەندیدار. بەڵام بەداخەوە ئەوە پشووی وەرزی بەهارە دەستی پێکرد، بەڵام هەتا ئێستا لە ماوەی 5 مانگ پەرلەمانی کوردستان نەیتوانی لەسەر کەرتی پەروەردە پرسیوانە بێژان یەکەم و دووەم و سێمەکان کۆبوونەوەیەک ئەنجام بدە. بەشێک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانیش دەڵێن ئەم خولەی پەرلەمان خولێکی لاواز بووە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش ڕۆڵێکی خراپی گێڕاوە. هیواداریشن دوای پشوەکە پەرلەمان ڕۆڵی شایستەی خۆی پێ بدرێتەوە لەژێر هەیمەنەی حکوومەت و حەزب دەربهێنرێت. و بەداخیشەوە کەمترین یاسا و بڕیار لەم خولەیە دەرچووە بە جۆرەها پاساو کە هیچی بڕواپێهێنەر نین و تەنانەت مانجێکیش ئەو خولە درێژکرایەوە، بەڵام تەنها 2 ڕۆژ پەرلەمان کۆبوونەوەی کرد بۆ ئینفازی 2 یاسا کە حکوومەت ناردبوو، یاسای پول و یاسایەکی تر کە بەڕای ئێمە ئەو جەدوایی نەبوو لە کاتێکە ئەو هەموو کێشە سەرەکی هەبوو، پرسی گەندەڵی، پرسی جێبەجێکردنی بڕگەکانی چاکسازی، گفتوگۆکانی نێوان هەرێم و ناوەند، پرسی داگیرکاری، پرسی زەوی بە تاڵانبردنی زەوی و زاری خەڵکی کوردستان، بابەتی لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە و مەسیری ئەوانە، ئەم هەموو کێشەیە هەبوو. بەداخەوە پەرلەمانی کوردستان خۆی لە قەرەی ئەمەدا هۆکارەکەش بۆ لاوازی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان نەگەڕێتەوە کە بەداخەوە لە ژێر هەژمونی حکوومەتایە، واتە پەرلەمان ئەسیر و دیلی دەسەڵاتی جێبەجێکردنە و هەموو ئەو پرۆژانەی کە حکوومەت ئۆکەی بووە کە ئەوانە لە پەرلەمان تێپەڕێنرێ. بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و لە دوای بەیانەکەی سەرۆکی پەرلەمان، پەرلەمانتاران لە 30 تەمووزەوە لە پشووی فەرمی دەبن بۆ ماوەی مانگێک و لە 1 نۆی ساڵی 2021 وەرزێکی نوێی یاسادانانی پەرلەمان دەست پێ دەکاتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.